بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزە هەنگاوەکانی حکومت بۆ ئەنجامدانی چاکسازی سستن و لە بەرامبەریشدا گەندەڵی بە شێوەیەکی خێرا لە گەشەکردندایە. ساڵێک تێپەڕ دەبێت زیاتر لە ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر پەسەندکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خاننشینی لە پەرلەمانی کوردستان، بەڵام تاوەکو ئێستا یاساکە بەرهەمێکی ئەوتۆی نەبوو هاوکات بڕیارەکانی حکومت بۆ ڕێگری لە قاچاقسیی لە خاڵە سنوورەکان ساڵێکیان بەسەردا تێپەڕی و ئەوانیش تاوەکو ئێستا هەنگاوی کردداری نانراوە بۆ ڕاگررتنی قاچاقی لە خاڵە سنووریەکان. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری چیە دوای ساڵێک یاسای چاکسازی لە دەرماڵە موچە بەرهەمی نەبووە کێ ڕێگرێت لە جێبەجێکردنی چاکسازیەکە، هۆکاری چیە قاچاقسێتی خاڵە سنووریەکان ڕناگیرێت و ئەو بڕیارش کە درا بۆ پێکێنانی هێزی هاوبەشی وەزارەتی ناوخۆ پێشمەرگە بۆچی نەچۆ بواری جێبەجێکردنەوە. بە قسە لەسەرەوەش دەکەین چ چارەسەرێک بۆ دۆخی هەرێم باشە. هەنگاوەکانی حکومت بۆ چاکسازی زۆر سستن، لە بەرامبەریشدا گەندەڵی و تاڵانی بە خێراییەکی زۆر بڵاوبووەتەوە و لە زیادبووندایە. ساڵێک لەمەوبەر لەسەر داواکاری کابینەی نوێم پەرلەمانی کوردستان یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی پەسەند کرد، بەڵام تاوەکو ئێستا یاساکە بەرهەمێکی ئەوتۆی نەبووە. لە دوای پەسەندکردنی یاساکە حکومت لە بری جێبەجێکردنی بڕگەکانی یاساکە بە بڕیارێک لێبڕینی موچەی داهێنا. ئێستاش سەرەڕای بەرزبوونەوەی داهات ئامادە نییە لێبڕینەکە هەڵبوەشێنێتەوە. بە پێی زانیاریەکان دوای ساڵێک لە دەرچوونی یاساکە نەتوانراوە پێداچوونەوە بە دۆسیەکانی 246,000 خانەنشینی و 104,000 هێزی ناوخۆ و 270,000 پێشمەرگە و 96,000 شەهید و ئەنفال و نزیکەی 70,000 پاسەوان بکرێت. سەبارەت بە وەرگرتنەوەی قەرزی حکومت لای سەرمایەداران و کۆمپانیا حیزبیەکانیش کە بڕەکەی 928 ملیار دینارە، تا ئێستا نەتوانراوە 10 ملیار وەربگیرێتەوە. لەلایەکی دیکەوە حکومەتی هەرێم لە مانگی 3 2020 بڕیاریدا ڕێگری لە قاچاقچێتی بکات و پێداچوونەوە با گرێبەستی ئەو کۆمپانیانە بکرێت کە مانگانە بە 13 ڕێگا دەیان ملیۆن دۆلار وەردەگرن، بەڵام دوای ساڵێک بڕیارەکە جێبەجێ نەکرا. لە سەرەتای مانگی یەکی ئەم ساڵیش حکومەتی هەرێم بڕیاریدا لیژنەیەکی هاوبەش لە هێزەکانی پێشمەرگە و ناوخۆ بۆ ڕێگری لە قاچاقی دروست بکرێت، بەڵام تاوەکو ئێستا هیچ بەرهەمێکی نەبووە. بە پێی بە دوواداچوونی پەرلەمانتاران لە خاڵە سنووریەکان کۆمپانیا هەیە دەیان ملیۆن دۆلار وەردەگرێت بە بێ ئەوەی کارێکی ئەو تۆ بکات. هەر بە پێی بە دوواداچوونەکانی پەرلەمانی کوردستان لەم کابینێدا لە بری ئەوەی کاری کۆمپانیاکان لە خاڵە سنووریەکان کەم بکات زیادی کرد. ئەمە جگەلەوەی تەسریحاتی گومرگی کە وەرەقەیەکی سپیە بە 2 کۆمپانیا دراوە کە بۆ هەر بار هەڵگرێک 20,000 و بە ناوی تاقیمیش 10 دۆلار لە هەر ئۆتۆمبیلێک وەردەگرن. بەردەوامی و زیادکردنی گەندەڵی لە کاتێکدا نزیکەی 2 ساڵە کابینەی نوێم دەست بەکار بووە، بەڵام نەیتوانیوە هەنگاوی ڕاستەقینە بۆ چاکسازی بنێت. ئەمە ژوای کردووە مەترسیەکان لەسەر هەرێم زیاد بن. جارێکتر سڵاوتان لەبێت بۆ قسەکردن لەسەر ئەمرسا میێنداری بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان وەزیر لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد. بە کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سوپاس. ئەگەر سەرەتالەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت هەنگاوەکانی حکومەت بۆ چاکسازی زۆر هێواشن، لە بەرامبەریشدا بڵێن گەندەڵی بە خێراییەکی زۆر بڵاو دەبێتەوە. ڕاستی ئاتوانین بڵێن حکومەت ئەگەر ویستێکیش هەبوو بێ بۆ چاکسازی ئەوەی کە ئێمە بینین دەرەنجامێکی ئەوتۆی نەبووە. بە پێچەوانەشەوە وەک خۆت ئاماژت پێدا گەندەڵی لە کابینەکانی پێشوودا چەند بوو بێ، ئەگەر ئێستا زیاد نەبوو بێ کەمتر نییە لە جاران. هۆکاری سەرەکی بوو ئەوە من بۆ ئەوەیە گەڕێنەوە کە حقیقەتە حکومەت دەسەڵات نییە، بەڵکو دەسەڵات ئەوەی کە هێزی چەسپاندنی ئەمری واقعی هەیە لە دەرەوەی حکوومەتە. ئەمە وای کردووە ئەگەر بێت و ئیرادەیەکی ژەناو حکوومەتە هەبێ بۆ ئەوەی کابینەکە چاکسازی بکات وە سەر بکەوێ و بەڵێنەکاری بێنێتە دی شکست دەهێنێ. ئەمە هەستی پێەکەین بە ئاسانی ڕۆژانە ئەبینین کە
بەرپرسی گەورەی حکوومەت خۆیان بازەواکەن بەڵێ گەندەڵی هەیە و زۆرە و لە فلان سنوور و لە فلان سنوور هەموو دەواازە سنوورەکان قاچاقچێتێکی ئەجگار گەورە هەیە و لیژنەی بۆ پێگەیێنین و یاسای بۆ دەرەکەین ئەی بۆ جێبەجێ نابێ کەوابێ هێزێک هەیە لە ڕاستیا بەهێزتر کە پشتیوانی گەندەڵی و چەسپاندنی ئەو کاراناکە کە لە ئەو ویستە لاوازانە بەهێزترە کە لە حکوومەتە هەیە بە دڵنیاییەوە لە حکوومەتە هەیە ویستێک بۆ چاکسازی بەڵام ئەو هێزانەی کە دەسەڵخاوەنی دەسەڵاتنە ئەرزی واقع لە کوردستانە لە حکوومەت نییە. باشە بەس دکتۆرانی خەڵک بپرسێ چۆن ئەو هێزە دەسەڵاتی لە مەسرور بارزانی کە کوڕی بارزانیەوە قوبات تاڵەبانی کوڕی مام جەلالە لەوان بەهێزترە یانێ و لە دەرەوە ئەگەر بڵێن مەسەلەکە شخصی نییە ئەو 20 یا 25 ساڵی ڕابردوو لە کوردستانە لە حقیقەتە کۆمەڵێک هێز پیا بوون لەناو خودی حیزبەکانە و لەناو خودی بنەماڵە دەسەڵاتدارەکانە کە ئاسان نییە ئەمانە کەونە ژێر حکمی ئەو قانون و ئەو یاسایانەی کە لە کوردستانە دەرەکرێن یا ئەو بڕیارانەی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرەچن ڕۆژانەژە بینین تۆ سەیری کە نەکرد بەڕێز سەرۆکی حکوومەتیاننا هەر خودی جنابی کاک مەسعود چەند ساڵێک لەمە پێش لە ساڵانی 2015 لیژنەیەکی بۆ چاکسازی پێکێنا کۆمەڵێک پێش بڕیار و پێشنیاری زۆر باشی تیا بوو خۆ ئەگەر لە 150 ئەو بڕیارانەش جێبەجێ کرایە ئێستا من دڵنیام وەزعی کوردستان زۆر بەهێزترە بوو لە جیاتی ئەوەی کە شەو ڕۆژ لە پەرلەمانی عێراق و لێرە و لێ بپارڕێنەوە بۆ ئەوەی شتێک لە پارەمان بۆ بنێرن تەنانەت وەزعی دانوستان کاری وەفدی کوردیش لە بەغدا زۆر بەهێزترە بوو لە ئێستا بەڵام لەبەرەوە بمان دەرەکەوە کە ئەو هێزانەی کە بە فعلی دەسەڵاتیان هەیە لە کوردستانە کە خاوەنی هێزی چەکدارن کە خاوەنی دەستگاکانی ئاسایشن کە ئەمانە بەڕاستی قووەتن و خاوەنی جونگە ئەساسیەکانی دارایین لە کوردستانە کۆمپانیا گەورەکان لە هەموو بوارە سکتەرە گرنگەکانە کە داهاتی پێپیاکرێ ئەمانە هەموو کۆمپانیای سەر بە خەڵکی دەخاوەن دەسەڵاتی بەهێزن لە کوردستانە یا پشتی گەورەیان هەیە یان لە پشتی ئەوانەوە پارێزگاریەکرێن ئەمانە ناچنە ژێر ڕکێفی بڕیار و یاساکانی چاکسازیەوە وەڵکو ئەوەی کە حکوومەت بۆی ئەمێنێتەوە چاکسازی تیا بکە تەنها و تەنها بە فەرمانبەرە فەقیر و هەژار و بێدەسەڵاتەکە ئەوێرێ کە موچە لێ بڕێ دوایەخا لە 120 هاتێ لە 150 ئیتر باجی لەسەر جیاکە ڕۆژانە تۆ شتی تازە ئەبیستی ڕۆژێک عریزەی محکەمە ئەدرێ بە کۆمپانیایەکی تر ڕۆژە باجی خانوبەرە زیادەکە ڕۆژە شتێکی ئۆتۆمبیل بە شێوازێکی تر تۆمارەکرێت کە ئەمانە هەمی بۆکردنەوەی باجە و لە ناوبەناویش لە دام و دەستگاکانی حکوومەت بە ناچاری ئەوانەمان وا پێ ئەفرۆشرێتەوە کە ئەوانە بەرهەمی چاکسازین لە حقیقەت ئەوانە چاکسازی نین بەڵکو ئەوانە چەندکردەوەیەکی ناچاریانەی حکوومەتێکی بێدەسەڵاتە کە خۆی لە سێکتەرە گرنگەکانی چاکسازی گەورە ئەدزێتەوە لەوەرەوەی بۆی ناکرێ بە ناچاری پەناباتە بەر ئەو کۆمەڵەشتە کە ئەوەش بەداخەوە جگە لەوەی کە خەڵک بێزارەکە خەڵک بێ ئومێدەکە بەرهەمێکی ئۆتۆی لە سەوز نابێ باشە بەس بۆچی وتت حکوومەتێکی بێدەسەڵاتە ئای خۆ کە حکوومەت دەسەڵاتی هەبێ بڕیارەکانی خۆی جێبەجێ دکتۆریانی ئەو دوو هێز هەردووکیان چی پارتی بێ وەکو هێزی سەرەکی وەکو یەکی تنیشمە هەردووکیان بڵێن لە حکوومەتەکە بەشدار ئێستا گۆڕانیش بەشدارە ینی ئەو هێزانە ڕاستیا بەشدارن بەڵام هێزی قوتی خۆیان بۆ حکومڕانێکی دروست بەکار نەهێناوە یعنی هێزەکەی خۆیان بۆ ئەوە بەکارێنە خۆ چێ ئەو قاچاقچێتە گەوراناکە چێ ئەو پێشەرکارە یاسایە گەوراناکە خۆوان ڕاستیا سەر بە پارتی سەر بەیەکێتین و ئێستاش گۆڕان شەریکە لەگەڵیانە ئێستا ئەمە خۆمانە بینینەوە ئەبیستینەوە کە تەمان شەراکەتەکەی ئەوان ڕەنگە ئەوانتر بێ ڕەنگە لە زۆنێکی دیاریکراوە بێ لە هەندێک شتە بیستین و خوێنینەوە کە بەداخەوە بەڵام حەجمی ئەو بەشکردنی داهاتە زۆر و زەوەندەی لە کوردستانە هەیە لە نێوانی پارتی و یەکێتی گۆڕان لە چاوانە کەمە زۆریش کەمە بۆ تازەشە لەو بوارەیە ئەگەر ئەو فترەی لێ دەرکەین کە گۆڕان بەشێک بۆ لە یەکێتی بەڵام ئەمە واقعەکە ئەیبینین لەبەرەوەی ئەوە هێزەی کە یاساکانی حکوومەتی پێجێبەجێکرێ هێزی پێشمەرگەیە
هێزی پێشمەرگەش خۆتانزان هێزێکی حیزبیە وەنتە ناو حیزبەکانیش هێزەکە پەرد بۆ هێزی ئەم و هێزی ئەو دەستگاکانی ئاسایش دەستگای حیزبین لە ڕاستیە سەرەڕای من لێرە وەڵێم سەرەڕای شەونوخونی زۆری هێزی ئاسایش بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی کوردستان و ئاسایشی تاک ئاسایشی هەمومان لە حقیقەتە نابێ ئەوە بەرچاو نەگرین ئەنی ئەوان ڕۆڵێکی گرنگیان بینەوە بۆ تەنانەت هێزی پێشمەرگە کە حیزبیش بووە لە بەرەنگاربوونەوەی داعش و زۆر شتی ترا قوربانی گەورەیان داوە بەڵام بێگومان ئەوان بڵێ بێگومان غەدر لەوانش کراوە ئەنی ئەوانیش لانی کەمی مافەکانی خۆیان پێ نادرێ ئەوانیش بەکارە هێنرێن بۆ دەستکەوتی ناشەرعی کۆمەڵێک بەرپرس کە وازان کوردستان تاپۆی ڕسمیە لە حقیقەتە ئەگەر سەیری مێژوو بکەین هەموو ئەوانەی شۆڕش هەم ناڵێم هەموو ئەوانەی بەڵام ئەوانەی کە ویستی شۆڕشیان هەبووە ئەوانەی کە ویستی دەوڵەتداریان هەبووە هەوڵیان ناوە گەلەکانیان تێر بێ گەلەکانیان برسی نەبێ بەڵام لە ڕاستیە ئەوەی ئێمە بینیمانە ئەو هەوڵە نییە نەگوە ئەو هەوڵە نییە بەڵکو ڕۆژانە بیر لەوە ئاکرێتەوە چۆن بە چ شێوازێک بەرهەم و داهاتی هەم کوردستان هەم داهاتی خەڵکەکەی بە شێوازێک لە شێوازەکان شەرعیەتی بۆ بکرێ دزینەکەی شەرعیەتی بۆ بکرێ بڕیاری بۆ دەربکرێ ڕێنمایی بۆ دەربکرێ شێوازە شێوازەکانی بۆ دەربکرێ بۆەوەی گروپێک ناڵم حیزب ڕاستیات چکە دەیان هەزار ئەندامی یەکێتی پارتی لە حقیقەتە بوونەتە قوربانی گروپێکی لە ناو دەسەڵاتی ئەم دوو حیزبە یان حیزبەکان بە شێوەیەکی گشتی و ئەم دووانە بە تایبەتی گروپێک ناویانە ڕاستیە بوونەتە هۆی ئەوەی کە خۆیان بە خاوەنی داهاتی سێژەرزەمین و سەرزەمینی ئەم وڵاتە بزانن و ئەو نائەدالێتە گەورە و زۆر زەوەندەی کە هەیە ئەبینن باشە بەس وەکو سەرکردەکەوتت شۆڕژگێرەکان ئەوانێکی پێش شۆڕشتنگە ئێستا لێرە خەریکی خۆتێرکردن ئەوانەی کرد لە سەڵاتن بڵین سەرکردشمان هەیە بەمانە ڕاستەقینەکەی یاخود شۆڕژگێر ماوە خۆ خەڵگەنگە بپرسێ بازرگانی و شۆڕژگێری بەیەکەوە دەگونجێنیان ئێمە 30 ساڵ حکومەتمان پێکردن ئەوانەی شۆڕشیان کرد و شەهید بوون و ئەوانەی پێشمەرگەی کۆنن سەرکردەی کۆنن تەمەنیان بەرە و ژوور ڕۆشتووە بێگومان خەڵکێکی ئەجگار زۆر پاک لەناو ئەو هێزانە ماوە و هەشە بەڵام ئێمە لە حقیقەتە ناکرێت بە شەرعێتی سەوری حکم بکەین ئێستا دوای 30 ساڵ لە حکومی و چەند خولێکی پەرلەمانی هەڵبژاردن ئەوانە ئیتر لە حقیقەتە ئەو شەرعێتە ناکرێت بە ناوی پێشمەرگایەتیەوە بە ناوی خەباتی شۆڕژگێڕێتیەوە بین داهاتی وڵات بۆ دەی خۆمان بزانین ئەو زەمەنە ئەبێ کۆتایی پێ بهات بێ کە بەداخەوە تا ئێساش لای ئێمە بۆ شێوازە نییە دووەم ئێمە ناڵێین ینی کوردستان لە حقیقەتە ئەم هێزانەی کە حکمی کوردستانیان کردووە هیچیان پێشکەش بە خەڵکی کوردستان و هێزی ئەم نیشتیمانەمان نەکردووە بێگومان تا ئێستاش ئەگەر ئەم دۆخی ئێستا من نامەوێت دای من ڕخنەیەکم هەیە لە حقیقەتە لە هەموو ئەوانەی کە ڕخنە لە کوردستانەکەن لە ئیدارەی کوردستانەگرن زۆر جار تێکەڵاوی کوردستان و تێکەڵاوی دەسەڵاتە سیاسەکە ئەکەن بە یەک دەسەڵاتێکی سیاسی فاشل شکست خواردو مانایەوە نیە تو نیشتیمانەکەشمان کوردستانەکەش بێزراوکەی لە بەرداوی خەڵک بەم دۆخە ئیدارەدانە گەندەڵیەشەوە کوردستان بەهۆی ئەو نعمەت و سەروەت و سامانەی کە پێی بەخشراوە بەهۆی ئەو وەرز و ئەو جوانی و ئەو تەبیعەتی کە هەیەی هێشتا ژیان و بەهۆی ئەو کەلتورە دەستە جەمعیە لە ناو خەڵکی کوردستانە دروست بۆ کە خۆی خەڵکێکی شەڕانگێز نییە خۆی خەڵکێکی چۆن ئەڵەی مرۆڤ دۆستە بە تەبیعەتی خەڵکی کوردستان تۆ ببینە لە ساڵانی 91ەوە یا پێشتریش چەند جار دەسەڵات نەبووە لە کوردستانە لە کاتی کۆڕەوە پێش کۆڕە و لە کاتەکانی شەڕی ناوخۆی نەگریست دەسەڵاتێکی فیعلی نەبووە کە تۆ پارێزێ بەڵام خەڵک خۆی باش بووە تعدای لە یەکتری نەکردووە ڕێژەی کوشتن و تاوان لە کوردستانە زۆر زۆر کەمە و تەنانەت ئاستی بژێوی ژیانیش لە کوردستانە لە چواردەوری کوردستان باشترە و ژیان لە کوردستانە تا ئێستا لە زۆر شوێی نەکرد چواردەورمان لە زۆر شوێی دنیا باشترە و خوێنترە بۆیە من نامەوێت ئێمە ڕەخنەکانمان لە دەسەڵات ڕەشببینی بدەین بە خەڵک وا لە خەڵک بکەین کوردستانی بەرچاوکەوێ دەسەڵاتدانە خۆیان وان نەکردوێنی ئێستا کوردستان یەکسان ناکەن بە خۆیان بەرژەوەندی بنەماڵ و حیزبەکانیان یەکسان ناکەن بە بەرژەوندی نێتەوەی بۆیە خەڵکیش ڕەنگە لەو ڕۆوە ئەمە بەداخەوە کە تۆ بەداخەوە کە زۆربەی زۆری هێزەکان لە ئەم وڵاتانەدا
بیر و بۆچوونی خۆی بەڕازدانێت ئەڵێ من تعبیر لە نەتەواکەم ئەگەر هێزە نەتەوەیەکان هێزە ئیسلامیەکان ئەڵێ من تعبیر لە ئیسلامەکەم ئەوەی لە دەرەوەی من بێ شەرعی ئیسلام جێبەجێ ناکا و ڕەنگانەیەتە بەهشتیشەوە خۆی بە وەکیلی خوا ئازانێ لەسەر ئەمری زەمینە و نەتەوەیەکان هەروە چەپەکانیش هەروە ئەڵێ ئەوەی لەگەڵی منە بێ سەرمایه‌دار و ئەمە کە لە حقیقەت ئەمانە هەمووی ڕاز نین هیچیان ڕاز نین ئەمانە وە کۆمەڵی خەڵکی تریش ئۆپۆزیسیۆن کە خۆیان بە دژە دەسەڵات دەزانن بەهۆی کۆمەڵێک دروشمی پۆپۆلیستیەوە خەڵک شاشاکەن ئەمە هەمووی بەداخەوە تێکەڵاو بووە تۆ ئەبێ بێ ئەمانە بەڕاستی جاکەیتەوە یەکەم ئەمڕۆ ئەوەی کە من ئەیبینم هێزێک نییە لە کوردستانە کوردایەتی کە ڕاستەقینە بکە و لە ناو دەسەڵات تابیا بەشە بێ دەسەڵات نەخیر هێزەکان لە باشترین حاڵەتە تەمسیل لە حیزبی و بیر و بۆچوونی خۆیەکە تعبیر لە نەتەوەی کورد ناکەن هیچیان هی ئەوانەی کە باسی کوردایەتیەکەن و ئەمڕۆ کوردایەتی بە خەڵکی فەقیر دەفرۆشنەوە و دەوڵەتی کوردی بە خەڵکی کوردی هەروانش کێشیان دروست کردووە لەسەر قەوارەی هێرێم ئەگەر مەترسیە بۆی گەندەڵیەوە گەورەتی مەترسی کە دروستیان لە ناو خۆیدا پێت وایە گەورەتی مەترسی کە ئیدارەی ناشرینی کوردستان دروستی کردووە چییە؟ بێئومێدبوونی ئەو خەڵکانەیە کە قوربانیان داوا بۆ هێنانەری ئەمەرێمە ئەوانە بێئومێد بوون ئەو بێئومێدیە گەورەترین زەرەرەکە لە هەرێمی یاوە وەکو پێم وتی هێشتا بە دۆخی کوردستان لە ڕووی ئابووری و ئاسایشی و ئەمانەوە لە ئاستێکایە کە ئەتوانین بڵێن باشە و لە زۆر حاڵەتە دیسانە یڵێمەوە لە زۆر شوێن باشترە لە زۆر شوێنی دنیا نەگە زۆر شوێنی دەوروبەر کە بێگومان لە دەوروبەر باشترە بەڵام ئەم ئیدارەیە کە ئیدارێکی ناشرینە ئەو خەڵکانەی کە قوربانیان داوا بۆ هێناندانی ئەم ئیدارەیە بێئومێد بوون لێی ئەمە گرفتەکەیە تۆ سەیری کە بنەماڵی شەهیدان سەیری کە زیندانیانی سیاسی سەیری ئەمنەوەی نوێیە بکە کە مەبەستم هێزی سیاسیەکە نییە مەبەستم ئەو دەیان هەزار گەنجانەیە کە ساڵانە زانکۆ و پەیمانگەکان تەواوەکەن یان ساڵانە ئەچنە تەمەنێکەوە کەیتر سەربەخۆ بن سەربەخۆی ئابووریان لە کەسوکاریان بەدەست بێ بەڵام سەیرەکەی هەلی کاریان کەمە و ئاڕاستەی ژیانیان دیار نییە و بێئومێدیان تیا هەیە کە ئەمەی کە ئەم کۆمەڵایەتی دروست کردووە بەڕای من هەموو ئەوانن کە ئەمڕۆ لە سیاسەت عیشەکەن باوانەی کە لە دەسەڵاتانین بە پەرلەمانتارانی کە لە دەسەڵاتانین و دژ بە دەسەڵاتن بە ئەوانەی کە دەسەڵاتان هەمویان لەبەر ئەوەی هەرێکە بۆ لەیلاقی خۆیەگری هیچی بۆ خەڵکی کوردستان ناگری هەمووی سوار شەپۆلی ناڕەزایی خەڵکی کوردستان ئەبێ ئێوێ خۆی پێبێنێتە دی هێزێکە ئێوێ ئەو دەسەڵاتی کە هەیەی زیاتر بێ بۆیە دروشمی قەبەتر و گەورەترێنێ و بەشکم لەم پەرلەمان لەم هەڵبژاردنەیە لە جیاتی بۆ نمونە 25 کورسی 35 بێنم لە جیاتی 35 بێنم بۆ ئەوە چی؟ بۆ ئەوەی تەفەڕوت بکەم بە بڕیاردان لەسەر ئەم هەرێمەوە تەفەڕوتەکەش بۆ خزمەتە گشتیەکە نییە بەداخەوە بەشی کەمی بەر خزمەتە گشتەکە بەڵکو بەشە زۆرەکەی چییە؟ بۆ دەستکەوتی خودیە دەستکەوتی گروپە دەستکەوتی حیزبە دەستکەوتی تاکە کەسیانە باشە بەس وەکو ئەوەی کە ئێستاگەر بڵێن ڕات بۆ هەیە کە لەم سیستەمە جارێک چاکسازی بکرێ و هەموو بڕیارە دەرەچن بۆ منە یاسای چاکسازی دەرچوو بڵێن ساڵێک لەمەوە بەر و لە مانگی حوتی ساڵی ڕابردوو چۆ بواری جێبەجێکردنەوە تا ئێستا هەنگاوی کەوتۆ دیار نییە بڕیارە چ بۆ ڕێگری لە قاچاقی خاڵەسونێکە لە مانگی سی ساڵی ڕابردوو ئێستا بڵێن هەر بەردەوامە لە مانگی یەکەم ساڵ بڕیارە کە هێزی هاوبەشی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ پێک بهێنرێت ئەی چی چارەسەرەگەر چارەسەر لای من ما کاکە حەکیم حەزەکەم زۆر بەڕاشقای بڵێم ئەوە ڕێکخانم هەمووی گرت ئەو واقعابینم و ڕەنگە تونتریش ڕەخنە بگرم ڕاستە بەڵام سەر ڕای هەموو ئەمانە باوەڕی تەواوم بە چاکسازی و ڕیفۆرمە هەنگاو بە هەنگاو باوەڕم بە فشاری مەدەنیە هیچ بەدیلێکی ترمان نییە لەوەی کە ئێمە فشار بکەین زەخت بکەین چون لە ڕاستیە پرۆسەی چاکسازی پرۆژەی ڕیفۆرم و ئەمە بمانەوە نەمانەوە چەند هێواش بێ باشترە لەوەی کە ئەوەی هەشە نەمێنێ ئەوەی هەشە تێکی بین تۆ سەری دنیا بکە بە زۆر جار تووڕەبوون و هەڵچوونی خەڵک وای لێ دێ کە تەڕوشک بەیەکۆ بسووتێنێ ئەوە هەمووی تیازەرەکەن بەڕاستای من نامانەوێ چکە لە حقیقەتە بەس فشاری مەدەنی ڕەنگە بڵێنم دەسەڵاتە گوێ لە فشاری مەدەنی دەگرێت گوێ ئەگرێ بۆنە خۆپیشاندان هەبوو پێشترە لە سنوورە ئەمانە حەوت کەس شەید بوون بۆ ئێمە پشوکورتین لە بادینان خەڵک دەستگیر کرا ئێمە پشوکورتین ئەنی بەڕاستی
خەڵکی کوردستان پشوکورتە لەبەرەوەی مێژوو زۆر بە کورتیە بینین و جغرافیاش بە کورتیە بینین زۆر جار ئێمە وامان لێدێ لە سلێمانی کە باسی شتەکەین وا ئازانین سلێمانی هەموو دنیاە لەو دی و تاسلوجەوە شتێکیتیانە کە باسی حیزب و گروپە سیاسەکەی خۆمانەکەین ئیتر خۆمانەڵێ نێمە تەواو لە دنیای هەر ئێمەین کە باسی حکومڕانی ئەەکەین و ئێمە تازە 30 ساڵ لە حقیقەتە بەسەرەکە نەیڵین تەمەنەکەی ساوایە چییە ڕاستە زۆر وڵات لە شەرقی ئاسیا لە وڵاتانی مالیزیا و ئەوانە بە 20 ساڵ سنگافورە بە 20 ساڵ بە 30 ساڵ گەشتونەتە چی ئەمانە هەن بەڵام لە حقیقەتە وڵاتی ئێمە بە سروشتی ئەمەی دەسەڵاتمان ناتوتە دەست ئێمە نەتیجەی شەڕ و شۆڕ و شۆڕشی چەکداری و ئەنفال و کیمیاباران بەمانە هاتووینەتە ئەم حیزبانە دەسەڵاتیان گرتوتە دەست بۆیە تۆ سەری وڵاتانی ئەوروپا بکە بەس لە سەدەی 20ەما دوو شەڕی جیهانی گەورەی تیا کە 10 ملیۆن خەڵک بۆتە قوربانی سەدان شار تەخت کراوە قومبەرەی نەوەوی تیا تەقێنراوەتەوە خۆ ئەمانە چێ کردوێتی داقیقەتە ئەمانە وڵاتانی پێشکەوتوی هێزی دنیا کردویانە سەری شۆڕشی فەڕەنسیکە لە دوای 100 ساڵ شۆڕشی فەڕەنسی توانی بنەماکانی خۆی بچەسپێنێ و کە دەیان سەر بڕێنرا و دەیان خەڵک بە تاوان و بێتاوان کوژران لە دوای شۆڕشەکەشەوە و سەیری ڕاپەڕینی ئەوەی کە پێی ئەوترا بەهاری عەرەبی کە بەداخەوە بەهار دەرنەچوو سەیری کە چی بەرهەمهێنا ئێستا هەموو خەوە بینین بە سەردەمی پێشەوە بۆ لەبەرەوەی لانی کەم ئەمن و ئاسایشێکیان هەبوو کە حکوومەت چییە؟ حکوومەت و دەوڵەت تەمەن پێناسەی زۆری بۆ کراوە بەڵام ئەوانەی کە لەسەر هەندێک بنەما کۆکن لەسەری یەکێکیان ئەوەیە کە عنف لە دەستی دەوڵەت تا بمێنێتەوە بۆی بەکاری بێنێ بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی وڵاتەکە بەڵام ئێستا سێرەکەی لە وڵاتانەیە کە بە حساب ئەو شۆڕشانەی تیا بکراوە عنف لە دەستی سەدان گروپایە لەبەرەوە کەس ئەمین لێ لە خۆی بۆیە نامانەوێت بەڕاستی کوردستان ئێمە ئەوانە بکەین بە نمونەی خۆمەتەنانە نەک ئەوانە عێراقیش زۆر کەس لە ڕاستیە کە ئەم ڕخنانە دەسەڵات دەگرێت یەکسەر چی یەکسەر بەرامبەری هێنێتەوە ئەوە لە بەغا پەرلەمانی عێراق وایە بەس پەرلەمانی عێراق برایانی بەڕێز باشترینە لە پەرلەمانی عێراق باشە بۆچی باشە پەرلەمانی عێراق دیسانەوە باشە بۆ دەرکردنی کۆمەڵێک یاسا بە گروپی خۆیان بۆ نمونە سەدان ملیۆن دینار و دۆلاریان کردو بە موچە بۆکێ بە ڕەفحالەکان ئایا مەعەدالەتە ئایا مەعەدالەتە باشە پەرلەمانی عێراق کوردەکان نەیانتوانین باشە پەرلەمانی عێراقە کە پەرلەمانی عێراقە ئێمە عقوبە نەدراین لەسەر ڕیفراندۆم هەمومان لەبەرەوەی عێراقین ناڵێن هەمومان عێراقین و عێراقیشین بەفعلی سێمان پاسەپۆرتمان عێراقین ئەی باشە بۆ قوربانیانی ئەنفال و بۆ قوربانیانی هەڵەبجە و بۆ چێ لە تاویز نەکرانەوە بەس خۆی یاساکە دەرچووە کاگتۆر بەشێکی ڕەنگە بڵین بەشێک گەورەکەی عێراقی بە بەشێکی پەیوەندی بە نوێنەرانی کوردی شوێنەوە لە بەغداد عەزیزم نوێنەرانی کورد من پێ دەڵێم ئەوان کوردانە بیریان نەکردوێتەوە نوێنەرانی کورد بەداخەوە کە وەکو نوێنەرایەتی کورد نەچوون بیر بکەنەوە لە بەغدا بەڵکو وەکو نوێنەرایەتی گروپ و حیزب و شەخص چوون شەخص چوون بۆ دەستکەوتی حیزبی و گروپی و شەخصی ئیتر بۆیە ئیتفاقیەکانیشان ڕێکەوتنەکانیشان لەسەر ئەوە بووە ڕێکەوتنەکانیشان لەسەر ئەوە بەڵام دیسانەوەڵم لە ڕووی ئەمنیەوە بۆ نمونە عێراق جاری وایە لێرە پێشێلی نەک جاری وایە پێشێلی مافی مرۆڤ لە کوردستانە هەیە ئەبینین برادەران یان خوشکەکانمان یا هاوڕێیانمان لێرە پەنا بنە بەر بەغا وەکو بەغا جنێڤ و سویس رابێ ئەوە لە بەغا بینی هەفتەی پێ ڕابردوو بوو یەکێ لەوانەی کە ڕەخنەیەکی لە بەرنمەیەکە وەکو چۆن نوتۆر لێرە دانیشتم من ڕەخنە هاگرم ڕەخنەیەکی گرت یەکسەر شەو نیوە شەو هەڵیان کوتایە سەر ماڵەکەی و بردیان بەڵام کوردستانیش سەرکوتکاری باشە من ئەڵێم کەوابێ ناڵم ئەمە نییە کاڵم ئەمە هەیە پەنامە بۆچی پەناوێ بۆ چکۆ ئەویش لە تۆ باشتر نێ ڕاستیە ئەو تیرۆرەی کە لە عێراقا هەیە لە بەسڕەوە بیگراتە ئاگاتە ئەم شارانەی تری عێراق لە حەقیقەتە بەرچاوە بۆیە ناشرینە بەغاش ئێرە ناشرینە ئەوێژ ناشرینە ئێمە ئەبێ ئێرە جوانکەین کە جوانیکەین نەک بەوەی ئەوەی هەمانە نەمێنێ بڵێن بەغا شامی شەریفە نەخیر بەغا لە دزیا لە ئێمە دەسترە لە گەندەڵیا لە ئێمە گەندەڵترە لە دژە مافی مرۆڤیا لە دژە مافی مرۆڤترە لەو یاسایانەی کە دەریەکە و لەو یاسانە ڕۆژانانەی کە هەیەی لە ئێمە باشتر نییە بەڵام ئێمە بەمە رازیین کە هەمانە کە ڕازیین بە هەمانە مانای ئەوە نییە ئەمانەوێ
هیچی نمێنێت بۆ نمونە من گوێ زۆر لە برایانی بەڕێزم خوشکان لە پەرلەمانی عێراق گرم ئەوانی کە لە دەرەوەی دەسەڵاتنیان شێوازێک قسەکەن لە حقیقەتا لەسەر هەرێم کە لەبەرەوەی هەرێم گەندەڵە دەسەڵاتەکەی گەندەڵە هیچی نمێنێ و مافانەی کە دەستوری عێراقیشە لە زەمانێکا کە شیعە زەعیف بووە سەلمانوێتی و ئەمریکا لێرە بووە کورد وەزعێکی کێیە بووە تەمەن ئێستا نابوو سێرەکەی با ئەوەش نمێنێ بەم شێوە مامەڵیان کردو یاسای دادگای فیدرالی خۆ ئەوا پەیمانی هیوا بوو بۆ نمونە بایکۆتی دانیشتەکەی کرد بایکۆتی دانیشتەکان لەبەرچی کردووە لەبەرچیا کردووە لەبەرەوەی ئەڵێ لەمە دەستوری نییە خو ناڵێن لەبەرەوەی لە حقیقەتە ئەمە ئەبێ ڤیتۆ نەبێ ئەبێ کورد ڤیتۆی هەبێ بۆ نمونەکە بڵێن ئەبێ کورد ڤیتۆی هەبێ من لەگەڵیانە بەڵام ئەوەی خوێنومەتەوەی تا متابعەم کردووە کە دەنگیان نەداوە بۆ نمونە لیستی گۆڕان کاکە دکتۆری سفو خوشکی بەڕێز بەهارخان بەیانەمێکیان دەکرد ئەڵێ لەبەرەوەی دەستوری نیە 50 زایدێک دەنگ نەدراوە بۆیە ئێمە دژی ئەوەستان بەڵێ نانە باسشنەوە کرد بوو کە تێگرای دەنگدان بۆ نمونە ناو دادگای فیدرالی بە کۆ دەنگ بێ بۆ نمونە پشکی کوردی تێدا ئەوە بکرێ هیچیان لەسەر بەو شێوازە پێیاندا نەگرتووە بەسەر بۆ نمونە ئەگەر کوردانە بیر بکەینەوە دەسەڵاتی سەرۆکۆماری تێ لاواز بووە بەسەوە ناکەن هیچیان خۆ کە بۆچی ئەبێ سوێن لە بەردەمی خۆشتە شتێکی شکلیشە خۆ سوێن لە بەردەمی سەرۆکی کومارە بەڵام ئێستا ئێ باشە خۆ بۆچی و حەقت بۆ ئایا دەسەڵاتێکی سەرۆکی پەرلەمان درا بە سەرۆکی کومار ئەی بۆ لێرەی سەرۆک کومار بدرێ بەویش ئەی بۆ هیچ کوردێک تەنانەت پەرلەمانتارەکانی خودی یەکێتی نیشتیمانیش قسەی نەکرد تەنانەت ئەوانیش قسەیان نەکردووە بەبەستم ئەوەیە بەبستی من ئەو لاوازی کە کورتی دێ ئەم گەندڵی ناو خۆی وای نەکرد بەرامبەر عێراق لاوازی پێشتر بۆ نمونە خۆی کابینەکەی پێک دێنا ڤیتۆی سەرۆک وەزیرانی هەبوو بەشێکی ئەم گەندەڵیە بەشەکەی تری بەهێزبوونی شیعەکان خۆیانە حەزەکەم بزانی کاتێک داعش پەلاماری عێراقەدا و ئەو فتوا گەورەی ئایەتوڵڵا سیستانی دەرەچێت بە دروستکردنی حەشدی شعبی و حەشدی شعبی ئێستا هێزێکی سەدان هەزار کەسی و خاوەنی مانگانە ملیارها دۆلار و ئەم حیزبە شیعەکان توانیویانە دەوڵەتی چۆڵی دەوڵەتی قوڵ لە ناو دەوڵەت ها دروست بکەن ئێستا خاوەنی هێزی ئەمنین هێزی عسکەرین هەمووین شیعە بە هێز بووە ئەمجا علاقاتی دەولیان علاقاتیان لەگەڵ وڵاتانی ترا دروست کردووە ئەو کاتە هەر کورد تەنها خۆی ڕێکخراو بوو لە عێراقا بۆیە بەشێک لە لاوازی کورد ئەم ناومێدبوونەی خەڵکە لە حکوومەتی خۆی ئەم گەندەڵیی خۆیەتی بە ئەم بەشێکێتی بەڵام بەشەکەی تر بەهێزبوونی عێراق خۆیەتی بەس کەوتۆر هەر بڵێن ئەوان عێراقیان بەهێز نەکردەوە ئەوان هەر کورد خۆی بەشدان ئێستا بۆ نمونە یاسای حەشتێ جگەر لە کۆمەڵ و یەکگرتو ئەوانی تر هەموو دەنگیان بە یاساکەدا یعنی جگەر لە فراکسیۆنی کۆمەڵ و یەکگرتو هەموو دەنگیان پێدا بە یاسای حەشت بە پارتی و بەیەکێتی و ئێستاش ڕخنەی لێگرن ڕەنگە ئەوانیش ڕاستیان مەسەڵەن بۆ نمونە با سەراحەت قسە بکەین ڕەنگە برایانی کۆمەڵیش کە دەنگیان نابێتێ مەسەلەکە مەذهبی بێ بۆ نمونە یعنی ئەمە باوە هەندێک شتێ لێرە ڕاشکاوانە لە حەقیقەتا قسە بکەین دیسانە ئەڵێمەوە هێزە سیاسەکانی ئەمە کوردانە بیر ناکەنەوە هیچیان تەمسیلی ئەو کوردایەتیە ناکەن کە خەڵک لەژێر سێبەری کوردستانیان نەمان شۆڕشی تیا کردووە چەرچەنە من لەگەڵ ئەو دروشمانە نیم دروشمانە گۆڕاوە ئەمە کوردستانیشمان ئەوێ و مانیشمان بۆ نەمێنین یعنی بۆ نەمێن یان نەمێنێ کوردستان با بمێنێ واقعیەتە بەڵام ئەم دروشمی کوردایەتی ئێستا کە هەندێک هێز بەکاری ئەهێن بەسەر بازرگانی پێوە ناکرێت پێ دەڵێم ئەم دروشمی کوردایەتیە ئێستا تەنها بۆ دەستکەوتی شخصی و حیزبی و گروپیە و هەروەها دروشمە ئاینیەکانیش هەمان شت دیسانەوە بۆ دەستکەوتی گروپی و حیزبیە و ئەو دروشمانەی بۆ چاکسازیش باسکرا و هێزی سیاسی پێ دروستکرا چی بزوتنەوەی گۆڕان کە دروستکرا دەرەنجامەکەی چی هاوپەیمانی کە من خۆم دامەزرێنەری بووم دەرەنجامەکەی مابینی بۆ دەستکەوتی شخصی ڕۆیشت و بە ئامانجەکانی نەپێکا ئەوەی کە تا ئێستا ماوە لێرە من بیڵێم و تا ئێستا دەرنەکەوتووە ئەنجامەکەی چێبێ لە ڕاستە نەوەی نوێیە کە چۆتە پەرلەمان کورسی هێنا لە پەرلەمانە لە عێراقیش و لە کوردستانیشە ئەیتوانی کورسەکانی خۆی بەشدار بێ لە حکوومەتە یان دەستکەوتی پێیاکە ئەوەی کە ظاهیرەن هەیە لای ئێمە دەستکەوتی پێ پێیان نەکردووە ئایا ئەم تا چەند ئەتوانێت بەردەوام بێت لەسەر ئەو خطابەکەی خۆی وا لێکا ئەیکا بە خطابێکی تری لۆجیکی ئەمەیان ئەکەوێتە سەر خۆیان بەڵام ئەو هێزانەی تر وە تەنانەت ئەوەی کە بەڕێزت باست کرد خوشکوبرایانم لە گروپی پەرلەمان هیوا هاوپەیمانی هیوا دیسانەوە لە حقیقەتە
تەرحەکانیان تەرحی تەمسیلی کوردایەتی و خەڵکی کوردستان ناکە بۆ شێوازی ئەوانەی نیشتیمانی نییە نیشتیمانی لایەنێکەوە کە خوا نەخواستە من تەرحەکانی ئەوان بەشدان لە نیشتیمانی نەخیر من بە پێچەوانەوە بەڵام تەرحەکانیان هەندێک تەرحیان هەیە مەسەلەن بۆ نمونە کە باسی نەوتی هەرێمی کوردستانەکە باشە ئەڵێن حکوومەتی عێراق لە ڕاستیە جێل نییە ئەزانەیە هەرێمی کوردستان چە نەفرۆشێ بۆ ئەم ئەوەنەی باتێ بۆ خۆقابلە جێل بووە بە مەقاسە 650 ملیارد دلار دینار بۆ نمونە پارەی 250,000 بەرمیلە ئەگەر عێراق هەرێمی کوردستان بیاتێ و عێراقش ملیارێکی تریلیۆنێکی باتێ واتە 250 ملیار قازانجەکە ئەمە لەکوێی دنیا هەیە کاکە هەیە بۆ هەیە لەبەرەوەی عێراقی نین ئێگەر نەوتە کوردستان دەرنەهاتایە ئەبووە عێراق لە جاتی ئێمە 650 بینێ بۆە تریلیۆنەکە هەر خۆی بینێرێ ئەی باشە ئەو شارانەی کە هیچ باشترینە دکتۆری ئەی باشە ئەو نەوت ئەوەی ببورێت تریلیۆنێک بێت باوەڕ نەک 250 بێ باشتر نییە بڵین 250 میلیارد بێ باشترە بۆ کوردستان تریلیۆنێک بێ تریلیۆنێک بێ باشترە بەڵام بە تریلیۆن مقابلی چی بێ ئەو مقابلی 250,000 باشە تو خۆمە کێشەیەک نییە بەڵام ئەمە هەندێک شتێ حقوقە تۆ ئەم دەستکەوتە کە نەوتی کوردستان خۆت دەریبێنێت و خۆت بیفرۆشی ئەمە دەستکەوتی قومیە ئەمڕۆ هێزێکی گەندەڵ دەسەڵاتی کوردستانی هەیە ڕەنگە ساڵێکی تر دوانی تر ئەمە نەمێنێ ئێمە ناکرێت ڕاستیە ئەو مافە دەستوریانی کە بە خوێنی هەزاران کەساتۆتە دی لەبەر خاجی ئەوەی دەسەڵاتەکەی ئێمە بەدڵمانیان گەندەڵە واز لەو حەقە دەستوریە بێنین من دەخمان بەسەرەکە ئەمەیە بەڵام خۆش نییە دکتۆر دوای ناوبڕەکە دەکرێمەوە وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەین وڵاتان لەگەڵمان بێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لەیەکی 4 هەتا دەی 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەشهبوونی لاستیکێک لە بەشی ناوی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا چەچینە لای بەشداربووی دەستە ڕاست
پرسیاری دووەممان دەڵێت کام زۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە بوو وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لەی جبسێکی ترا نەخواردووە ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بووینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. زارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێست کاکتۆر باسی ڕێکەوتنی هەرێم و بەغدامان کرد زۆر باسی هاوپەیمانی هیواشت کرد بەس وەکو ڕێکەوتن ئێستا ڕێکەوتنەکە چۆن بکرێ باشە نەوتەکە تەسلیم نەکەن تەسلیم بکەن بە وچینی بەڕێز لە مەلەفی نێوتی شەر پێشتر بەڕێزە ئیشت کردووە کاک حەکیم خۆ بەڕاستی ئەمە چی بڵێن نا کارتێکردنمانەیە لەسەر جۆری ڕێکەوتنەکان وەنە ئەوانەی ڕاستی ئێساش ڕێکەوتنەکەن ئەوە تابینیمان ئەو ڕێکەوتناوشەوە بە حسابی ئیمزاکراوە بەیانیان ساڵمتیان وڵا دیێڕێکی بەزیاکراوە لەبەرەوە چۆن بکرێ و چۆن نەکرێ مەتەنها یەکش دەڵێم ئەو مافە دەستوریەی بە خەڵکی کوردستان سندراوە کە بە قوربانیدانێکی زۆر هاتوو دەستی ئەویش بەکارهێنانی سەرچاوە سروشتەکانی خۆیەتی لەناو خۆیەوە ئەو مافە دەستوریە هەر کەسێک تەسلیمی بکاتەوە بەغا خیانەت لە خەڵکی کوردستانەکە ئەمڕۆ ئێستا گرمەوەسە 250,000ەکە بەڵێ ئەگەر تەسلیم بکرێ خیانەتە نە بەڵام هەموو مەلەفی نەو تەسلیم بە بەغاکرێ خیانەتە بەس خۆ بەختەش داوای هەموو مەلەفەکە ناکەێت باشە خۆمیشتیاڵم 250,000 تەسلیم کە تەسلیمی کە بەڵام بڵین نەوتی کوردستان لە ئەلفەوە تا یائی چکە زۆر جارجۆم لێ گوێ بیستیەوە بم بەڕاستی لە بەرپرسانی حکوومەتی هەرێمیشە گوێ بیستە بم ئەڵێ ئەگەر حکوومەتی عراق میزانەکەمان باتێ و هەندێکیان تەوان میزانەکەمان باتێ و پارەی شەریکاتمان باتێ و چی با خۆی بێ مەلەفی نەوتی تەسلیمەکەین دەڕاستی ئەوە خیانەتە لە ئایندەی خەڵکی کوردستان نەوتەکە سوودی چی بووە بۆ ڕەنگە خەڵک ئەم ڕۆخرا بەکارهێنرێ کاکەجان بەس تاکەی ئەمڕۆ 6 ساڵە ئەمە 100 ساڵ نەوت کرا بە ناپام و بەگەروی مناڵی ئەمریکا بەس ئێستا شەروای لە ناکرێت خەڵکی بێسەرکوت ناکرێت حیزبی سیاسی پێ ناکردرێ بەڵام ئەمە ئەبێ ئەوە نەهێڵی خۆی پرۆسەی سیاسی لە ژێر کاریگەری نەوتدانی ئەمە نەهێڵین خۆ ئەگەر ئەم نەوتەش تەسلیمی بەبەغا بکرێ خۆ ئەم هێزە سیاسانەی کە تەسلیمی ئەکەن لە جیاتی ئەوە شتێک کە وەرەگرن هەمان ئەمایان پێ بکرێ بۆیە تەسلیمکردن نابەسەر لە بنەوە تا دەرهێنانی نەوت لەم خۆناغ هەڵە نەبوو چوونی بەڕێز نەخێر هەڵە نەبوو چکە و کاتە بۆ نمونە 13 تریلیۆن لە بەغداوە دەهات و گەشەکردن هەبوو خزمەت گوزاری هەبوو ئاوەدانی هەبوو پێ دەڵێم بەکارێ ئیدارەدانەکەی هەڵە بوو باش ئیدار ئەنجینا خەونی خەڵکی کوردستان ئەوە بوو کە بێ بە خاوەنی سەرچاوی سروشتی خۆی ئێمە ئەگەر بێت و ئەوەی کە ئەڵێن وتمان بەداخەوە خەو بوو دەوڵەتی کوردی و سەربەخۆیی و چی بنەما ئاساسیەکانی یەکیان ئابووریە نەوتی کوردستان کۆڵەکەیەکی گرنگ ئەبوو ئەگەر باش بەکارهاتایە بۆ ئەوە ئێستا تۆ سەیریکە ئەگەر بێت و من ئێساش ئەڵێم ڕێگای دروست لەبەر دەم خەڵکی کوردستانە گەڕانەوەی بۆ هەولێر چاکسازیە لە هەولێر نەک لە بەغا ئێمە ئەگەر نەوتی خۆمان باش بەکار بێنین داهاتەکانی خۆمان باش بەکار بێنین گەندەڵی تیا نەکەین عەدالەتێکی ڕێژەیی لە کوردستانە بەرپا بکەین ئەمە هەنگاوی سروشتێ بەبێ ئەوەی بکەین بە بانگەشە و بە هەرا و هۆریا هەنگاوێکی سروشتێ بۆ دەوڵەت بوون دەوڵەت چییە؟ دەوڵەت بوونی خەڵکە بوونی ئەرزە ئیدارەدانە ئەترافە ئەمانە ئەگەر تۆ ئەم کۆمەڵە بنەمایەت هەبوو و هێزی سەربازی و ئاسایشی خۆت هەبوو ئەمە بە درێژایی زەمن ئەوی بە دەوڵەت چییە خۆ ئەمە کەوابێ ئێمە ئەگەر بێت و ئەم هەنگاوانەی هەنگاوە چاکسازانی کە باز ئەکرێ بەداخەوە وەکو وتمان هەنگاوێکی سەڵی ئەڕوا ئەمانە بە جددی شتیا بکرایە و ئەم داهاتی خەڵکی کوردستان داهاتی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆیە نەپێویستین بە بەغایە کە من پێویستین بە بەغا نەبووە 10 ساڵ بۆ نمونە لە 2014 تا ئێستا و ئەم پاڕانەوەیشم لە بەغا نەبێ ئەتوانم زۆر دەنگم درێتر بێ باشە عێراق
تۆ بنە بە زۆر بەخۆتەوە لکانوە نە ئەم پارێزی لە تورکیا نە ئەم پارێزی لە ئێران نە دۆلارێکم بۆ ئەنێری ئەیتر تۆ ئەم منەتی بەسەر مناچی ئەەکەی من بە چی بە تۆ ببەسترێمەوە هەموو ڕۆژێ منەتی چیم بەسراقی ڕۆژێ پەرلەمانتارێکی شیعێتە سەر تەلەڤیزیۆن سلێمانی هەولێر کراونت بە ئەوروپا و ئێمەش بووینەتە سۆماڵ بابەجان خۆ بوونەتە سۆماڵەوە خۆتان فاشلن خۆتان گەندەڵن خۆتانە خۆ داهاتی خەڵکی کوردستان نییە خۆ نەوتەی لە بەسڕ عادزێ نەوتی کوردستان نیە خۆتان هیچن کاکە گیان بۆیە ئێمە ئەگەر ئەم 10 ساڵی کە نەوتمان دەرهێنا ئیدارەیەکی جوانی کوردستانمان باە دڵنیا بە ئێستا خەڵکی کوردستان خۆی ئەوەی کە ئێستا ناومێدە لەم حکوومەتە ئێستا پشتیوانێکی ئەجگار زۆر یەگرت تەنانەت بۆ هەنگاوی تر بۆ ئەو هەنگاوی کە نامان و خەڵکێکی زۆر بەدڵی نەبوو ڕفراندۆم کە کرا خەڵکی زۆری کوردستان بەدڵی نەبوو لە ڕاستەیە و ئەو ڕێژانەی کە ئەوتێ ئەمانە ڕەنگە بەشێکی وەکو ئەوەش دەرنەچوو بێ بەڵام ئەگەر پاتایە ئێمە ئیدارەکەمان دروست بووە بەبێ ڕفراندۆمیش بەبێ هەراوهۆریش ئێمە هەنگاوی جدیمانە بۆ دەوڵەت بوون بۆیە بڕیاردان لە بەکارهێنانی نەوتی کوردستان هەڵە نەبوو بەڵام ئیدارەدانەکەی ئیدارەدانێکی شکست خواردووی ئیدارەدانێکە بۆ بەرژەوەندی کۆمەڵێک خەڵک و کۆمەڵی گروپ بەکارهات کە ئەوە غەڵاتە ئەبێ چاکرێتەوە ئەمڕۆ باشت بکرێ باشترەوە ئەبێ فشار بکەین کە باش بکرێتەوە ئێمە ناکرێت لە فشاری مەدەنی بوەستین چونکە ئەوە یەکێکە لە بنەماکانی بەدیهێنانی ئامانجی ئەو هەزار کەسەی کە شەهید بوون لە قوربانیاندا خەڵک قوربانی نەدا ڕاستە بۆ ئەوەی کە هەر ڕۆژەی بە منەتێکەوە 200 میلیۆن بۆ بنێرن یا بۆ نەنێرنی بیبڕن یانەی بڕن خۆ پێش ئەوەی کە خەڵک شۆڕش بکە کوردستان ئەزمەی مەعاش و موچە و شتیوە لە عێراقەوە نەبوو تەنانەت نەوەیەک دوای کۆڕەویش ئەو چەند مانگەی کە هەبوو عێراق پاری بۆ مۆزەفی خۆیە نارد بەس هەرەوە گەندەڵی ناوخۆیەکەوەی نەکردووە باشە ئەم گەندەڵی بێ گەندەڵەکە ببڕم با نەکرێ بە نابڕدرێ سار خۆ نەکرێ بە مەسەلەی دەست و گۆزەکە من دەستەکە ببڕم نەخیر من بێ گۆزەکە بشکێنم من ئەبێ بە گشت گەندەڵێکە بڕۆمەوە ئەبێ قسەی لەسەر بکەم ئەوە تا من لێرەوە قسە بە گەندەڵی ئەڵێم دژی ئەوەستمەوە بەڵام ڕۆژێگە ڕۆژان قسەیەک ناکەم دژی دەستکەوتێکی دەستوری کە خەڵکی کوردستان بە قوربانی خۆی ناوێتە دی باش ڕەنگە بڵێ خەڵکەی تاڵانینەوە خاڵە سنووریەکە شەفافکردنی داهات کەی کۆتایی پێدەست بکە خۆ دەزانێت سە پەرلەمانتاران دەڵێن لەم کابینێ بڵێن زیادی کردووە لەگەڵ پشوکورتی بۆ نمونە ئەو هێزە چاک ئیسلاحانی خۆی ئەو تەحالفەی کە لە بینی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووە هەبوو لە ساڵی 2012 ئەمە باشە ئەگەر ئەو تەحالفە بەمایە باشە هەر یەکەی بەجیا نەچواتە ناو حکوومەتەوە ئەوە دڵنیا بە ئێستا هەنگاوی چاکسازی زۆر باشتر بوو لە ئێستا باش کاکەجا من وەزیر بووم باشە کە گۆڕان جیابەوە نەگۆڕان با من تەجربەیەکی بچووکە بۆ باس بکەم کە باسی خۆمەکەم لە من ساڵی لە ساڵی 96ەوە لە دەسەڵاتی هەرێمی کوردستانە شێوازەکان دەسەڵاتم هەبووە کە میدیای ئەهلی پێیا بوو هاوڵاتی و ئاوێنە ئیمزاکانی من ئەگەر هەرچەنە سنوورداریش بوو بن تا ئیمزایەکمە کرد چەند جابیر مدێ کردەوە نەوەکو شتێ بکەم بە پێچەوانەی بەرژەوەندی گشتی بێ و سبێنە ڕۆژنامەی هاوڵاتی لەسەرم بنووسێ یا ڕۆژنامەی ئاوێنە ئاوا لە میدیا سڵمان نەکرد هەر من هاوڕەکانی تریشم کە لە گۆڕان دروست بوو ئەو هەنگاوی پێش گۆڕان دروستمان ئەماننا دوای گۆڕانکە ئەمانە دەجار زیاتر بیرمان لێ کردەوە تووشی هەڵەیەک نەبین تووشی ئەوە نەبین ئێمە سبینە لە بەردەمی پەرلەمانە لە بەردەمی ئەمەیە کەوابێ ئەمانە هەمووی ڕۆڵی خۆیان بینی بوو باش من جارێک کاکە تخوا با قسەکان تەواو لەگەڵ خوالێ خۆش بوو ڕەوانشاد کاک نەوشیروان دانیشتین لە گەرمەی من ملانیان بوو لەگەڵ پارتی و لەسەر سەرۆکی هەرێم من لەو بەجەناوی وت تم گۆڕان شتی زۆر کردووە بەڵام ئێوە نایبینن یا باسی ناکەن یان شتێک گۆڕان ناوی زۆر باشی ناوە 1 و 2 3 کە ئێوە لە حکومەتی شانین حکومەت کردوێتی لەژێر فشاری ئێوە بۆیە ئەو تەحالفە بۆ نمونە کە ئەڵێن هیچ ناکرێ ئەکرا کاکەجان تۆ مەرجێ ئیلا لە حکومەت ئاویشتی پێ بکرێت باش ئەکرا لە دەرەوەی حکوومەت ئەو هێزە سیاسیانی کە لە پەرلەمانە سقلیان هەیە 40-50 کورسیان هەبوو ئەتوانین زۆر شت فەرزکەن بەڵام کە هەمووی خێرا خواخوای بەشە کێکەکەی بێ لەو بەشە کێکەی کە بەشی گەندەڵیە کە خۆمان ناواناوە گەندەڵی بەشێکی هەبێ تاپان چاکسازی ناکرێت بەس وەکو لە سەراسی عێراقی سە بڵین هەنگا و ڕێکەوتنەکە وەفدی حکوومەت پێ دوایە باشی دارایان داوایان خراپ لە ڕێکەوتن لەگەڵ بەغداد بە بۆچوونی بەڕێزە ئەوەی کە ئیبینم هەتا ئێستا باش ڕۆشتون لەبەرەوەی
پێداگریان لەسەر مافە دەستوریەکان کردو لەسەر مافی خەڵکی کوردستانیش ئەڵێن ئەنی خۆ ناکرێ بەڕاستی وەکو پێم وتی تەسلیمی عراق بن ئەوە نەوت تا 250,000 بەرمیل پارەکەی ئەڵێن نەوتەکە ئەڵێن ئەوانیسا بەزامەدەن پارەکەی بدەن و کە نەوتەکەش 250,000کەش بدەن هەر ئاساییە ئەوە کێشەیەک نییە بەڵام ئەوەی کە من لە وەرەئالکەوالیز بیستم عراق داوای کۆی نەوتەکە کارچەنە وەفتی حکومەتەوەی نەوتووە عراق داوای ئەوەکە دیارە کاڵین عراق یەکگرتو نییە بەشێک لە هێزە سیاسەکانی عراق داوای ئەوەکەن چکەوانیش ڕاستە وەکو پێم وتی عراقیانە لە بەرژەوەندی عراقای لە بەرژەوەندە نییە بەرژەوەندی گروپێکی سیاسی خۆیان بیرەکەن ئەوانش بە ئاقاری خۆیان کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە ڕێکەوتنی سیاسی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو ئێرە سەباز لە ڕێکەوتن لە نێوان پارتی و سەدر و حەلبوسی دەکرێت سەرنج چیە پێ دوێت بە هێزە سیاسەکان چۆن مامەڵە بکەن ڕاستە ئەوە هەنگاوێکی باش نییە ئەوە هەنگاوێکە تەنها بۆ بەرژەوەندی حیزبی ئەو هەنگاوە ئەندرێ هەر حیزبێک بە تەنیا لە عراق تەحالوف بکات لەگەڵ هێزێکی سیاسی بۆ ئەوەی لە ئایندایە بە ناوی خەڵکی کوردستانەوە تەنها تعامل بە هەموو دەنگی خەڵکی کوردستان بکرێت لە بەغا ئەوە چۆن ئەڵێ بزمارێکی تری خراپ دا ئەکوترێ لە جەستەی خەڵکی کوردستانە بۆیە پێویستە خەڵکی کوردستان و ئەو هەنگاوانەی کە ڕابردووشان راون بە تاکڕەوی هێزێکی سیاسی بە تاکڕەوی گفتوگۆ بکات لەگەڵ بەغا هەر خراپ بووە بۆیە باشترین شت ئەوەی کە ئێستا بەڕێز سەرۆکی هەرێم لە نەورۆزا کردی من ئەمەوێ لێرە ئەو پەیامە بەڕێز کاک نەچیروانیش بڵێم و بە ئەوانی تیش لە جیاتی پەیامی هەر گشتی بابین شتێک بڵین هەتا نەچووە هەتا انتخاباتی داهاتوو نەچووە وەرن لە پەرلەمانی کوردستانەوە یاسایەک دەربکەن کە پەرلەمانی کوردستان ئەوێ مەرجع بۆ کوردە بەغدا بۆ دیاریکردنی نوێنەر بۆ سەرۆک کۆمار بۆ وەزیرەکان لە بەغدا بۆ هەموو ئەو گفتوگۆیانەی کە لەگەڵ بەغداکرێت پەرلەمانی کوردستان بە مەرجع پەرلەمانی کوردستان نوێری هەموو هێزە سیاسەکانی تیا ئەبێ بە بچووک بە گەورە و پەرلەمانی کوردستان ئەبێ مسادقەی هەموو ئەو ڕێکەوتنانە بکات کە لەگەڵ بەغداکرێت ئەوە ئاوا ئەبێ بەیەکڕیزی نەک ئەوەی بەیەکڕیزی من لەبەرەوەی 30 کورسی هێنم زۆرینە ئەتوانم لەگەڵ هێزەکانی تری عراقا حکوومەت پێک بێنم جا و کاتە کاکە جانزانن چی لێتەوە ئەینەن زمانی جاران چۆن عراقی وت من خۆم نوێری کورد دیاریەکەم چونکە کەس نوێری کورد نییە ئەمە هێزە سیاسانی وەکو پێم وتی نە پارتی دیموکراتی کوردستان بە 30 کورسیەوە بە 45 کورسیەوە توانێت بڵێ نوێری کوردم نەیەکێتی نیشتیمانی کوردستان نەبزوتنەوەی گۆڕان ئەمانە هیچیان ناتوان نوێرایەتی کورد بکەن بۆیە هەر کەسێک خۆی بە تەنیا بچێتە حالفکە دڵنیابن لەلایەنی عراقیشەوە لەلایەنی خەڵکی کوردستانیشەوە وەکو وەزیر و گزیرەکانی سەردەمی حکومڕانەکانی عراقی پێشوو سەیرەکرێن بە کورتی مختصری وەکتە هەم حەیدین معروفەکان سەیرەکرێن لەلایەنی خەڵکی کوردستانەوە لەلایەنی عراق خۆشیانەوە ئەگەر ڕێکەوتن تەنان ئەگەر فەردی بەڵێ ئەگەر هێزێکی سیاسی خۆی بیکات ئەگەر هێزێکی سیاسی یا شخصێک یا هێزێکی سیاسی بە تەنها خۆی ڕێکەوتن لەگەڵ بەغا بکە بەزەگەی لەناو خۆدا ڕێک نەکەم نابێ هەروە بکرێت سە بۆ نمونە یەکێتی ناکۆ کە پارتی ناکۆ کە لایەنەکانی بە فشار بکەن وی ڕێکەون کە مادەم با خەڵک تەمجیدیان نەکە ئەمەی کە من پیان ئەڵێم با خەڵک ئەوەیان پێ بڵێ با خەڵک شاگەشکە نەبێ لێوەرەوەی لە خۆی بچێ پۆستێکی گەورە لە بەغا وەربگرێ وا بزانێ ئیتر ئەمە دنیای کەوتە دەست نەخەیر خوا لێ خۆش بوو تا حەیدین معروفیش پۆستیە بوو لە بەغا وەزیرەکانی پێش زمانی جیاواز نییە ئێستا لە ئاخر کە عینە تەعامل بکرێت کار خۆت بچیت کە حیزبێکی سیاسی بچێ خۆی بەبێ چکۆرباوەکە پێ نوێراتی کورد ناکەن ئەمە کاڵکردنەوەی بڵین جیاوازی نێوان نەتەوە و مەزەب ئەوەش نییە ئەگەر نەخەیر ئێمە لە سونە لە شیعار لە کورتی بێکەوە پێناتی پێک بێن کاکەشتیوانە عراق لەسەر دابژووی نەتەوەیی بۆ دەستوری 58 ئەڵێ عراق لە کورد و عەرەب دروست بووە ئێمە ناکرێ ئەم نەتەوەی جیاوازی نەتەوەی خۆمان جیا بکەینەوە هیچ هێزێک حیزبێکی عراقی لە حیزبی شیوعی زیاتر گەورە نەبووە لە کوردستانە بزانە ئێستا چیان لێ هاتووە ئێستا ئەوەی ئەڵای کوردستان لە کەرکووک بەرزەکاتەوە حیزبی شیوعیە بۆیە ئێمە دیسانە ئەڵێمەوە ئەوەی کە بە تەنها وا بزانێت لەگەڵ هێزێکی شیعی لەگەڵ هێزێکی سونی یا عراقیانە هێزێکی عراقی بیرکاتەوە ئەوە پێش هەموو شتێ سوودانی خۆیت سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان وەزیر لە کابینی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان مانگ سپاس بەڕێز دەکەین سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارام تا بەرنامەی دیکە خواتان